ئێمە لیژنەیەک لە پەرلەمانی کوردستان لە لیژنەی تەندروستی و ژینگە و مافی بەکاربەر لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی پەرلەمان و لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ هاتووین بۆ گەرمیان بۆ کەلارناوەندی ئیدارەی گەرمیان بۆ بە دوواداچوون سەبارەت بە پرسی تەندروستی ئەو کێشە تەندروستیانەی کە لە ماوەی ڕابردوودا لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە کەناڵەکانی ڕاگەاندن ناڕزایی خەڵکی گەرمیانی لێکەتەوە. ئەمڕۆ ئێمە لەگەڵ برای بەڕێزم کاک جەلال لە لیژنەی تەندروستی بە یاوەری کاک مەلا ناسر سەردانی ئیدارەی گەرمیانمان کرد و لەگەڵ بەڕێز مامۆستا سەڵاح سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان کۆبوونەوەمان کرد و لەگەڵ دام و دەستگا تەندروستیەکان و لەگەڵ قایمقامیەتی کەلار و دام و دەستگا خزمەتگوزاریەکانی تری کەلار و نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی لە ڕاستیدا ئێمە بەرچاوڕوونیەکی باشمان سەبارەت بە پرسی تەندروستی لە ناوچەی گەرمیان هەیە لە ڕاستیدا کەم و کوڕی سەبارەت بە پرسی تەندروستی و کەم تەرخەمی هەیە بۆیە ئێمە ئەم سەرنج و تێبینیانەی کە ئەمڕۆ لە دەرەنجامی ئەم سەردانەدا بەرچاومان کەوت بە ئەمانەتەوە لە چوارچێوەی راپۆرتێکدا سەرۆکایەتی پەرلەمان و وەزارەتی تەندروستی هەم لێ ئاگادارەکەینەوە و هەم بە دوواداچوونی جددی ئەەکەین لەگەڵ بەرپرسانی ناوچەکە لە خەت و پەیوەندیدا ئەبین و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوی بتوانین لە نزیکترین کاتدا کێشە تەندروستیەکانی ناوچەی گەرمیان چارەسەر بکەین هەروەک چۆن کۆمەڵێک هەوڵی تریش دراوە لە ڕۆژانی ڕابردوودا بە ئاراستەی چارەسەرکردنی پرسی کێشە تەندروستیەکانی گەرمیان